سبینێ یەکێک لە کاریگەرترین دیدارەکان لە سەر ئاستی عێراق و ناوچەکە لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت کە زۆرێک لە قسە ڕۆیشتەکانی کوردستان و عێراق و ناوچەکە و جیهان لێرە بەشداری دەکەن و تایدا گفتوگۆ لەسەر چەندین بابەت دەکەن. سبینێ نۆیەمین دیداری سلێمانی لە زانکۆی ئەمریشی عێراق سلێمانی بەڕێوە دەچێت و چاوەکان لەسەر سلێمانی دەبن لەباری ئەو دیدارەوە لەبەر ئەوەی کە زۆرێک لە ئەو کەسانی کە قسە ڕۆیشتون سبینێ لەم ناو ئەم هۆڵەدا و بەشداری گفتوگۆکان دەکەن. بڕیارە هەرێکە لە سەرۆکوەزیرانی عێراق، سەرۆکی هەرێمی کوردستان، سەرۆکوەزیرانی حکوومەت هەرێمی کوردستان و جێگری سەرۆکوەزیرانی حکوومەت هەرێمی کوردستان و چەندان کەسایەتی دیکە بەشداری لە نوێمین دیداری سلێمانیدا بکەن و نوێنەری وڵاتان وەکو کۆنسوڵ و باڵیۆزی وڵاتان لێرە بەشداری دەکەن لەم دیدارەدا کەمە بۆ ماوەی 9 ساڵە دیدارەکە لە شاری سلێمانی لە زانکۆی ئەمریشی عێراق سلێمانی بەڕێوە دەچێت و پرسی سەرەکی دیدارەکەی ئەم ساڵ ئاشتی ناوچەکەی و چەند بابەتێکی دیکەش باز دەکرێت، بەڵام وەکو ئاشتی لە ناوچەکەدا یەکێک لە بابەتە گرنگ و سەرەکیەکانی دیداری سلێمانی کە هەرێکە لە بابەتی پرسی هەڵبژاردن و ژینگە و چەندانی دیکەش باز دەکرێت، بەڵام ئەوەی کە زۆر جەختی لەسەر دەکرێتەوە ئاشتی لە ناوچەکەدا و هەرێکە لە سەرۆکوەزیرانی عێراق و سەرۆکی هەرێم قسەیان دەبێت لەم دیدارەدا. بۆیە چاوەکان لەسەر سلێمانین سبەینێ کە چوارشەممە و پێنجشەممە دیداری سلێمانی لە زانکۆی ئەمریشی عێراق سلێمانی بەڕێوە دەچێت و چەندین بابەتی تێدا باز دەکرێت و چەندین پانێڵی تێدایە، بەڵام ئەوەی کە زۆر جەختی لەسەر بکرێتەوە ئاشتیە لە ناوچەکە. تۆڕی 1964 یەکێکە لە هاوبەشانی میدیایی نۆیەمین دیداری سلێمانی، بۆیە چاوتان لەسەر 1964 بێت تاوەکو وردو درشتی زانیێرەکانی ئەم دیدارەتان بۆ بجۆزینەوە.